دووبارە بە دیداری ئێوە شاد بووینەوە ئەم جارەش بە میوانداریکردن لە ماڵێکی تر ماڵێک جیاوازتر لە هەموو ماڵەکان هەموو ماڵێک خانمێکی تایە دەستڕەنگین لە چێژ لێنان و لە ماڵ پاکردنەوە ئەرکە ژنایەتەکەی ئەم خانمە جیاوازتر لە خانماکانی تر بە هونەر و مۆسیقا خانمێتی و سەلیقەی خۆی دەربڕیەوە لە تابلۆکاندا لە تۆنی مۆسیقاکاندا هاوکات لە سەلیقەی لەگەڵ ژیان و ڕێکەوتنی لەگەڵ ژیاندا پێم وایە ژیانی بە جۆرێکی تر ڕەنگیتر و پڕبریقەدارکردتر کردووە ئەویش لەگەڵ کلارا خانین جەژنە پیرۆزەی لەکەین لەگەڵ ڕێبیندا و کۆمەڵێ گفتوگۆی ڕەنگینانە و ئاوازانی لەکەین کلارا خان چۆنیت؟ باشم سپاس دەکەم جژنە پیرۆز جژنی ئێوەش پیرۆز بێت بۆ ئێمەی خانمانەوە مایکە بگری بێزە باش تۆ مایکە لە جژنی نەوروستان پیرۆز بێت و بەخێر بن ئێرەتان ڕووناکردەوە بەڕاستی هەر بژیت پێم بڵێ ئەم ژوورە زۆربەی کاتەکانی خۆ دێرە بەسەرەوەی بەڵێ ئەم ژوورە یعنی چێت پێ بڵێم زۆر کۆنا پێش زیاتر لە 10 ساڵ زۆربەی کاتەکانم هەر لەم ژوورە بووە زر یعنی یادگاری زۆر زۆری تایە ئەم ژوورە هەموو ئەو تابلۆیانەی کە لێرن لێرە کێشاوتە بەڵێ هەر هەمووی بەڵێ بەدەر لەوە بەڕاستی لەم ژوورە میوزیکە بینین بینت چۆنە لەگەڵ میوزیکە ینی زۆر باشۆ نیە؟ وەڵڵاهی باشم خەریکم زۆر هەموو ڕۆژێ تەمرینەکەم ئەگەر مەجالم هەبێت جار ڕاستمەکەم ئیتر ئاوا هیچ بەرهەمێک هەیە بۆ نمونە هەمیشە کاتێک لەگەڵ هونەرمەندەکان قساکەی شیرن یەکەم شت کە باسێکی بەرهەمێکی تازەت هەیە تۆ شتێکت هەیە بۆ بەرهەمێکی تازە بێ شتێک بێ لەو بابەتە بۆ خۆت بەرهەمێکی تازە نە ئیستا بەس خەریکی میوزەکەم کەمێ دوور شکەوتمە لە ڕاستمکردنە بەڵام دوایەوە ئەگەڕێمەوە زۆر باش اینجا ڕێبین خۆی شتێکەیە دەڵێن بەتەمای ماکار من بیگرم تۆ جارەویە فەرم چێکا لەگەڵماندا بە شتێکەیە دەڵێن ئەو کەسانی کە دەستی تابلۆیان هەیە سەبارەت بە تەنسیقی ڕنگ و ناسینەوەی ڕەنگا زۆر گۆنجان ڕۆژە لە کوردەکانی کلارا خان ئەومان بۆ ئاشکرا دەکات کلارا خان لەبەرکردنی جلی کوردی زیاتر لەبەر نەورۆز بوو یان لەبەر جەژنی ڕەمەزان بوو ناوەڵا لەبەر نەورۆز ڕاستی تەوێ کاکە هەستە کوردایەتێکەشەوە بەڵێ گرنگە زۆر بە تایبەتی ئەم کاتە زۆر هەستی کوردایەتی زۆر گرنگە و ئەبێ دایم ئەو هەستە بمێنێتەوە بەڵێ دەمێوەکو خانمێک ئەو لێ بپرسم چونکە هەم بەهرەمەندی هەم هونەرمەندی ئێمە خانمان تا چەند دەتوانین لە ڕێگەی پۆشینی جلو بەرگەکانمانەوە بە تایبەتی لەم کاتانەدا یاخۆ لە ڕێگەی کێشانی تابلۆیەکەوە پێشکەشکردنی ئاوازێکەوە چەند دەتوانین کەلتورەکەمان بەزیندوی بهێڵینەوە بەڕاستی زۆر گرنگە لە ڕێی هونەریەوە ئێمە کەڵچەری کوردەواری پێشان بدەین بۆ هەموو جیهان اینجا من ینی پرۆجێکتێک هەیە لە مێشکمایە ئینشەڵڵا لە داهاتوو دامناوە تابلۆکانم زۆربەی ینی دەربارەی مێژوو کورد بێ بەڵێ زۆر باشە پێم بڵێ کلارە ئەو شتانی کە لێرە داتنەوە وێنانە سەرێکی بکەی بزانم ئەتوانم پێمان بڵێ چێنە وێنانە ئەم وێنەیە چێمێن بەڵێ ئەوە ئەسمەهانە ئەوە خۆشەزانی فەیروزا باشە ئەمەیان بیتۆڤن بوو بەڵێ ئەمەش فرێدە کارلۆ ئەمە ڕەسامێکی مەکسیکیە زۆر بەناوبانگ کاری خۆی ئەمە باخە تەبعاً ئەوە بەڵێ ئەمە مۆزاردایتراوە زۆربیان هینن میوزیک ژەنن کۆنەکانی میوزیک ژەن با بڵێن ئەمانە باگراوندی هەموو شتێکن ینی باگراوندی هەموو شتێکن میوزیک بێ یان هونە ینی ڕەسم ئیتر ینی ئەمانە زۆر تەسیریان هەیە لەسەرم هەرچەنە کاتێککە قسەتەکە بەڕاستی بیرم چوومای کەشدا بنم بەڵام قەیناکە گرنگ ئەوەیە خۆمە پێمان گەشت کلێوێش کلیلەکەیە هی نازانم چ دەرگایەکی نەکراوەیە ئەمە دوو کلیلەش ئەمانای نییە یەکێ بۆ بەهەش یەکێ بۆ هەستەکەم مەبەستێکی تری نییە شیرێنەکەم ئەڵم دانەیەک بۆ خۆم دانەیەک بۆ کەسێکی تایبەت بێکە بچین دەرگای باش ئاها ئیشەکە پێم وایە زۆر جاڕەبین ئەومان بیر نەچێت سەروباری هەموو میواندارەکانی ئەمڕۆمان دروستە هەمویان بە قسە و گفتوگۆی شیرین جژنانەی خۆیان پێداین بەڵام پێما بە کلارە ئەمڕۆ بە میوزیک جژنانی خۆمان حەزمان لێ ڕاستەکە جۆمان لە پارچە میوزیکێک بێ حەزەکەی تۆزێک بە ڕووبکەوە بەڵێ بە کەیف خۆت حەزەکەی دوو پارچەش تا چەند درێژتر بێ جژنانەکە ئەتوانم ئەو مۆمانە داگیرسێنم کلارە بەتەکید ئۆکەی یاڵە تۆ با من مۆمەکان داگیرسێنم و تۆش خۆت ئامادەکە
تۆ چی تێ لەسەر مۆم هەمیشە مۆمەکان بە شێوی لە شێوەکان هەرچەنە مۆم بابەتی کلاسیکی ئەزانی کاتێک کە ڕۆشنایی هات و کارەبا هات تۆزێک شتەکان گۆڕە بەڵام هەمیشە هەستەکەم شتێکی جوانە. جانترین پەیامی ئەوەیە کە ئەو دایمە بە خۆڕایی بۆ ئێمە سووتێت و لە پێناو ڕووناکردنەوەی ئێمە خۆیەتوێت. ئۆکەی حەزەکەی لارە فەرموو لەگەڵ میوزیکەکەتە. هەر بژی دەست خۆش سپاس بۆ تۆ کلارەخان دەستەکانت خۆش بێت. چاوم بەخێر بێت. زۆر سپاس.